پێشنگای هوەری درەوشانەوەی ئایندەکە لەلایەن هەردوو قوتابخانەی کورد فیوچەر و فرسا مستەقبل ئامادەکریاسن بەشی لە هوەری قوتابیان خەدە بەرچەو بینەران کە ئاسی هوەریان پیشان دەدەن ئەیە چوارەمین ساڵە مەرسەی کورد فیوچەر ئەی پێشنگاکەدەن کەذلكە فرسا مستەقبلیش یەکەم جاریە وەلێ مشتەرەک ریاسن هەردگی عایقمانای دوو مەدرسە هیواداری من بتوانین شتی جوان پێشکەش و بینەران بکەی من و لە داهاتووە خزمەتی گۆشارەگە وڵاتەکە بکەدن.